ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە. حەز دەکەم لێرەیە خوێندنەوەی خۆم پێشکەش پێوە بکەم. علاقاتت هەرێمە یانان باشووری گەل پاتێتی علاقاتەکە براتێن دەم باش تەماشاوانی گەلێک کێشا گەلێ بخێر بێم و بەرنامەی بەرنامەی مایکە خەڵک تەوەرێمە ئیرۆژی بەناو و نیشانین گەل و کی ئەزمونێ دەموکراسیە هەرێمی عیبدار دکێ ئەبێ ناو و نیشانین تەوەری ئیرۆیە بێگومان نەهال هەرێما کوردستانی گەلێ جاتێک گوتن کولڤێ هەرێمێ ئەزمونێکی دەموکراسی هەیە ئەزمونێکی دیموکراسی سەرکەتی هەیە بێگومانە بەژی گەلێ جاران دکەویتە بەڕەخ نهان چاودێرێن ڕەوشێک و فعلەن لە هەرێما کوردستان ئەزمونێکی دەموکراسی نینە بەڵکو لە هەرێما کوردستان هەیە ناژێکی سانسۆر هەیە ناژێکی وەکو پێویست کەسێن چاڵاکێ وەکو پێویست ڕۆژنامەوان وەکو پێویست سازین ڕاگەاندێ وەکە پێویست کەسێن ڕۆژەفکر نەکارن ڕۆڵێخوا بلەیزن گەلێ جاران ڕاستیا سەنگاندی بێ بێگومانە بارێزان ڕۆڵێ ڕۆشنبیران ڕۆڵێ خوێندەواران ڕۆڵێکی ئەکتیڤ و ڕۆڵێکی بە باندورە پێشخستنە هەر جوواکێکیدا لە هەرێما کوردستانیشی گەل و ڕۆشنبیرێ بێ هەرێمێ هەتانوکە چ کردە ئایا ڕۆشنبیر فعلا کو ئەرکێویە ڕاستەقینە بکورتێک و گەلێک تعریفێن دژی هەنە بێگومان بەس ئەرکێ ڕاستەقینە ڕۆشنبیر ڕۆشنفکر ڕۆژنامەوان کەسێن خوێندەوار هۆنەرمەند هۆنەردوو سەد کەسێن باندۆری هەیە مامۆستایان زانینگەیان پێشڕەوی جوواکی هەموو دەبێتنێ ملکی گەل بن ملکی پێشخستنا گەل بن ئیراداوان ئەرکێوانی ڕاستەقینە پێشخستنا گەل بیت بەرچەفڕۆنکردنا گەل بیت پێشڕەویکردنا خەباتە نەوعیە گەل بیت بەرەف دموکراسیە بەرەف چەسپانە بنگهێن ئەساسیان دموکراسیە بەرەف ڕۆشنبیرکردنا تاکێ جوواکی کورد بەرەفندێک و خەری بزانە گەل و ئەرک و مافێ نیچنە ژیان چاپڕێ بەدچە هەموو ڕاستن ژیانی چاپڕێ بەدچن لێ گەلێک جاران دەبێژن تشتێ گەلێک خەتەر دەمێک و ڕۆشنبیر ناوێوی و ئەرکەوی تێویتە ژێر پرسیارێ و ڕۆژنامەوان و هەر ئالیەکردن ئەوە دەمێ ڕۆشنبیر ڕۆژنامەوان هونەرمەند ئەف کەسێن خوێندەوار و ڕۆشنفکر حتا مامۆستای زانینگەیژی بچن ئازادن بێگومان ئازادن کی کاملایانی سیاسی تعاطفە کاملایانی سیاسی دیکەن ئان کاملایانی سیاسی تێی دیکەن لێ یا خەتەرەوە دەماک و ئەvە بنە دەمڕاست و بنە وتەبێش و بنە جێبەجێکاری ڕاستەقینێ ئەجندا و ئاراستەیەکی سیاسی دیاریکری لەسەر جوواکی ئانکۆ بەرچاف تاریکردنا جوواکی خاپاندنا جوواکیت پێخەمەتە ئەجندایەکی دیاریکریدا وی دەمی ئەvە ناوێوان دەکەویتە ژێر پرسیارێ دنیا کوردستاندا ئایا کی سەبەب بووە کوردستان ئەزمونێ دموکراسی هەرێما کوردستانی کەویتە ژێر پرسیارێ ڕۆشنبیر کەسێن خوێندەوار یان کۆ دەسەڵاتدار یان کۆ ئەو ئەحزابن هەرێما کوردستانێک و نەکارینە دەچارچوبێکە تەندروستدا وەکو پێویست خزمەتە گەل بکەن خزمەتە پێشخستنا جوواکی بکەن خزمەتە ڕۆشنبیرکردنا جوواکی بکەن خزمەتە وی جوواکێ گەلێک ماندیک و بدەهان ساڵە تەسحیەدە شۆڕەشان دکە قوربانی هەیە بکەت گەلو بەڵێ بەرزان کێ ئەزمموی دموکراسی هەرێم عیبدار دەکات ئەمە ناونیشانی تەوەری ئەمڕۆمانە بێگومان ئەمەش لە چارچەوەی ئەوەیە کە مەلەبەختیا لە پرسای دەستەی کارگەری مەکتەبی سیاسیەکەتی نیشتیمانی کوردستان ڕاگەیاند ئەگەر حکوومەتی شێخ مەحموود نەخوێندەوار ڕوخاند بێ ئەوە ئەم ئەزمموی دیموکراسی ئێمە هەندێک خوێندەوار عیبدار دەکات بێگومان ئەوە تانەش لە ئێوارەی دوێنێ چوارشەممە لە هۆلی میدیا لە شاری هەولێر لە میانە مەراسمێکی تایبەتی ڕێزگرتن لە هونەرمەند حکوومەت دزەی بەڕێوەچوو بێگومان مەلەبەختەیەکێکە لە سەرکردە لە بەرەوە کە یەکێکە لە سەرکردە دیارەکان یەکێک لە حەزەبەکانی باڵادەست لە هەرێمی کوردستان ئایا ئێوە چۆن خوێندنەوەی ئێوە چونە بووەمە فعلەن لە کوردستان لە ئێستای کوردستاندا کەسی خوێندەوار کەسی ڕۆشنبیر کەسی ڕۆشنفکر ئەوانە ئەزمموی دموکراسی هەرێمی کوردستان عیبدار کردووە یانیش لایەنە سیاسەکانی تر یانیش لایەنە باڵادەستەکان ئەوان بەشێک بوونەلەوەی کە بنەما ئاساسیەکانی دموکراسی لە کوردستانە نەچەسپێت گەشە نەکە لە کوردستانە ئەزمموونێکی سەرکەوتوی دموکراسی نەبێت لە کوردستانە بە شێوەیەکی ئاشتی دەستا و دەستکردنی دەسەڵات نەبێت لە کوردستانە شەفافیەتە بێت لە کوردستانە ئەو هەموو مەسادری داهات و نظام تا دوایی ئاشکرا بێت لە کوردستانە یاسا سەروەر بێت ئایا کێ ئەم ئەزمموی هەرێمی کوردستان عیبدار کردو بەڕێوە یان لایەنە سیاسەکان وەکو پێویست نەیتوانیوە لە چارچۆوەیەکی تەندروستدا سیراعێکی سیاسی بکەن ئەم سیراع سیاسیە لە چارچۆوەی پێشخستنی کۆمەلگا پرسیارێکی دوو زۆر گرنگ بەڕێزان زۆر جار کەسی ڕۆشنبیر و کەسی ڕۆژنامەنووس و کەسی ئەوانیش ترش تومەتبارەکەن کە ئەم ئەزممونە هەرێمی کوردستان عیبدارەکەن و بەرچاوی خەک ڕەشەکەن لە کاتێکە بەڕای ئێوە ئەرکی ڕاستەقینە ڕۆشنبیر دەبێت چی بێ ئایا ڕۆشنبیر ملکی گەل بێ هونەرمەند ملکی گەل بێ ڕۆژنامەنووس ملکی گەل بێ لە پێناو گەل لە پێناو بەرچۆڕووکردنی گەل لە پێنا چەسپانی بنەمەکانی دموکراسی هەوڵ بدە ئان ئەمە بێگومان حەقی خۆشیانە بێگومان سەر بە چ لایەنێکی سیاسی بن و چ عاتفیەک و چ تەییدێکیشیانە بێ بەڵام ئەو کاتەی ئەم توێژە گرنگەی کە چاوی کۆمەلگا لەسەر بەتایبەتی مامۆستای زانکۆ بەتایبەتی چاودێرەکانی ڕەوشەکە ئایا ئەو کاتەی ئەمانە ئەبنە جێبەجەکاری ئەجندا و ئاراستەیەکی دیاریکری لایەنێکی سیاسی
لە پێناو خاپاندنی کومەلگا ئاراستەکردنی کومەلگا بوو ئەجندای ئەم لایەنە سیاسیە کە زۆر جارە بینی لە کوردستانە خیتابی سیاسی حەزبەکان پەیرە و پرۆگرامیان حەزبانە کە لە چارچوبەی کونگرەکانیان دەرەچێت بێگومان ناوەڕۆکێکی جوانە بەڵام لە پراکتیزەکردن وەکو چاودێرەکان بەعکسەوەیە تەوەریەمە لەسەرمەیە بەڕێزان کێ ئەزمموی دیموکراسی لە هەرێمی کوردستان ئایبدارەکە بەڕێیەوە فەرمون من لە خزمەتی سەرنج و بچوونی بەدام دڵشاد زاخۆ یەکێن پەیوەندی کەرم کێ ئەس باشم گەلێکی سپاس دەستخۆشی بەرنامەت دەکەم هەر بژیت سەبارەت کەوارێتە کێ دیموکراسی عیبدارت کرد بەێ ئەو دیموکراسیەک زێدار هەرێمێ هەیە بەس دژمنێت کووردا دیموکراسی عیبدارکن ئەوش لایەنێت ئۆپۆزیسیۆنێنە ئەو خۆ دیموکراسیە نزانن بەس دیموکراسیە جێبەجێ ناکەن ئەو خۆ عیبدارکن هەکە دیموکراسیەک زێدا هەیە لە هەرێما کوردستانê سەدەی هەشتی پێنج پتر دیموکراسیە ئەوش دیموکراسی بۆ چە هەکە دیموکراسی نەگیان نوبەتە نەسەری قەناتی بیایە و چ تشتێ بیاتە بیا تبێژێت نەتاخەفتێ بەێ عیبدارکردنا دیموکراسی هەرێما کوردستانê تنێژێک ئۆفیسیۆنە بەێ کاک دڵشاد سپاس بسەرنجاتە مستەفا دۆکێت گەلمەیە کەرم کێ مرحبا کار سەرچاوار بژیت باشی کار گەلێک سپاس برا نسبت عيدكنا ديمقراطية الكردستان اوبوسيون الديمقراطية يعني بيشكي روجنا مافان توانو سياسة مدار توانو تلفزيون توان او غش نابجن غش سبي نابجن سبي اوانا ديمقراطية الكردستان ابرز كري برا حتى كان دي فوزي كانوا ابا بارتي وصاو ابا كتي وصاو نزا چند بنگل دو كذا دابونا سليماني زرترا بو چه دي فوزي كان يكتي جل قرانا بمنته شنو كرسي بارتي البرلمان العراق انا ودوازينا قران شاشينان بارتي شنده مفكره كاكا بارتي امن بارتي ما خوينم زرده بله بله كيك مصطفى تمام سرنجاته درسته ايه بله نه خط ما تمام سرنجاته بله اوازه دیتی گل سلیمانی چه فازه کرد هفته شباطی هفته شباطی چه کرد بسر لقاش هفته 4 داگت او نفر بله كيك مصطفى تو آزادی خویناتا چه رنگ بیت چاوا بیت اوه تو آزادی سرنجاته بگمان امروزی سرنجار که تکید گرین چاوا هستی خوانی شام ده برانبر هل آیله که بله صبری لزا خود گرمه کرم که کاش صبری دم باش اگر دنگی تو زی دنگی نوا برز بکری تا باله کاش صبری فرمو ام کاتتم باش همو دمین تا باشتر برا سوالت وی تواری کی ازمونه دیموکراسی هرمی عیب دار دکت بله بگمان او کس پر دیتنا من عیب دار کن اوید برگیریش مافه خوینا شهیدا نکن برگیریش میجوا گل کرد نکن برگیریش خاک کرد و کردستان نکن دجی ملتی بن دجی وهاری کاریا دجمنا بکن او شخص اوید دیف سیاست و دیولان کن پیچ ین دجمنات چن رأیا من دیتنا من وکو تا که کسی که کردستانه او کسی چن پیشل بکن از مونا هرما کردستانه چون که از مونا هرما کردستانه از مونا که گرنگه و مهمه بخوینا شهیده یا ها بله آزاد لزاهو کرم که هلو سر چاوا آزاد کرم که صفات انا بسالك دو بعد ناخذ تليفون كي زاوي دوغي كي آزادی زاخواي بود گوران آزادی باشه اگه گوران مقاله اگه صدا الو دنگ باش نایت من سنزانم دنگ نافدا باش نایت من که آزاد کر پیچک سرخوا کرم که انا دو مشكله بزن گوران احيانا في اوبوزيسيون بدخل الو بله بدخل النظام اللي تسلم على تسلم في الصلاه حتى بشيء gelek dengî ne wazih bûye. Sin zanim sebebê vêrê teknîkî bûye nizam çawa ye.
بله برزان بگومان ازمون هرم کردستان 25 هفته 2009 بو یکم جار لپارلمان کردستان اپوزیسیون هات روجوه اپوزیسیون پیتریسی کرسیان پارلمانی هبو یکم جار لپارلمان کردستان لهرم کردستان بگومان اپوزیسیون ت روجوه ده هر سیستمی که دموکراسی ده هر سیستمی که وکری ده بگومان هبون اپوزیسیون زور گرنگه بو چسپانده بنمای دموکراسی بو وکو چاف دیرک لسرکار و بارین حکومت جبو کو حکومت پیتر بکار خدمت خلکی بک آیا اپوزیسیون هرم کردستان جبلی ده صلات اپوزیسیون هيا چند دف اپوزیسیون بارکی راستقینه خو رابویه فعلا اپوزیسیون که بنیاد نربویه رخنه گربویه خدان پروژه بویه خدان تیزو تیگه بویه جبرانده کو فعلا پتر خدمت ولاتی بتکرین انا کو گلک جارم تایبتی مؤیدین ده صلات و کنها و حال بویل دوی که لگلی دورندن دبیجن اپوزیسیون سبب تگدان روشیه یعنی راش نبیش تراش سپی نبیش سپی كواتات بيت راش سبي ليك جدات كده كرم كده محمد الشاري سليماني فرمو سيهاد لسوران كرم كده شو الأخبار شو قال سباس كيك سيهاد بله والله نظام كوارات السرشة بس عزيزم تورا ما سرهندي الهرم كردستاني كي أزمون ديمقراطية في هرمي عيب دار دكت وكو هولاتي كهرمي سرنجا خابجة تشاد في تصابجة والله يا فوزم كردستان شجرة بيشان كبيدن انجلينا قارن اوبوزيسيون شاري بلاكو شيء يعني اوبوزيسيون شاري اعلاني زور كراتل شاري بلاكو شيء او شاري نقول نكات كان يعني خليك خرجت وش ناخذ ليام كانالك سربخوينا انه اوبوزيسيون وندا سلاطين بالي او كان الله هناك لا خلقه كان نازلون يعني او سياسه اكثر بسيارة كاجرين بابا بله كواتا برزان تاچان گرینگه خلق بزانید تاچان گرینگه خلق تبگهید سیاست تبگهید جان تبگهید تمارستان تبگهید و بسیاره که سیاست بود بیجی تین سبب بونه که خلق سیاست بزانید برین که چنافی فعلا باشه خلق چنا زانید تام باشه خلق بزانید بدیت نوا آزاد لکرکو که ولی ویدیو سکایپ آفرمو ام کاتت باش سرچاوم همو کاتیک بەڵێ ئێستاوارەت بەو بابەتەی کە بەڕێزتان باسی لێوگەل لە کەناڵەکەتانەوە دیارە لە کوردستاندا ئێمە تا ئێستاکە ئەزمموی دیموکراسیمان نییە تا باس لەوە بکەین کە چه عیبداری کردووە ئەزمموی دیموکراسی لە کوردستان هێشتا نەهاتە دیدا بڵێن لایەنی چی ئۆپۆزیسیۆن بێ چی دەسەڵات بێ عیبداری کردووە خۆی لە خۆیدا ئەزمموی دیموکراسی نییە ئێتر ئێمە چۆن باس لەوە بکەین کە بڵێن کێ عیبداری کردووە بوونیە لە کاتێکا زۆر جار بەرپرسەکانە لە ئەزمموونێکی دموکراسی پێشکەوتمان هەیە کە نمونەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراقدا بەڵێ ڕەنگە ئەو لە ڕووی خۆیەوە ببینێ لە بڵین کە لە ناو حزبێکدایە لە دەسەڵاتە تا باس لەوە کات بڵێ ئێمە لە ئەزمموونێکی دیموکراسیە ئێمە حەقی خۆش تا ئەوە بڵێ بەڵام گرنگ ئەوەی کێ بڕای پێکە لە ناو ئەزمموونێکی دیموکراسیدان لە هیچ وڵاتێک نەبوو لە ئەزمموی دیموکراسی ڕۆژنامەنووس لێ بدرێ ڕۆژنامەنووس بکوژرێ خەڵکی بێلایەن یا سەر بە حزبێک بێ لە کاروباری خۆی لا بدرێت و نان بڕای بکرێ بۆ ئێمە ئەزمموونی بله کیمان لهولیره فرمو کیمان فرمو دەست خۆش بۆ بەرنامەیە زۆر سپاس بۆ تۆ بەڕای من دیموکراسی لە کوردستان ئەگەر قسەی لەسەر بکەیت هەیە بەڵێ یعنی بڵێنیە وانە بە هەیە بەڵام چۆن ئەگەر تەمەشا بکەیت ئەوەی کە بەڕای من کە بۆتە هۆی ناشرینکردنی دیموکراسی لە کوردستان دیارە یعنی وەرە دیموکراسییانێکی یان دەسەڵاتی گەل بۆ گەل وایە یاننا باشە کام دیموکراسی کە مدیری هەموو باخچەی ساوایان سەر بەدەسەڵات بێ مدیری هەموو قوتابخانەکان سەر بەدەسەڵات بێ مدیری هەموو بەڕێوەبەراتی خەستەخانەکان سەر بەدەسەڵات بێ مدیری هەموو ئاسایش و قایمقام و هەموو سەر بە دەسەڵات بێ لە ناو زانکۆ لە غێری قوتابیان کەس بۆی نییە کارا چالاکی بکە یعنی کامە دیموکراسی لە کەرکووک شارع و خەستەخانە و بەنزیخانەیان دابش کردووە یعنی بەناوەکان کامە دیموکراسیەوان باسیەکەن ئەگە خەڵک بەسەر بەڵێ سەردار لە شاری سلێمانی فەرموو یارە باش کاگاکە سەرچاو دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم هەر بژیت یەک ڕخنەی بچووکم لە جەنابە هەیە ئەگە بە ئاسایی لێم وەرگری ئەبووە بەرنامەکەی ئەمڕۆی جەنابێت لەسەر 11 حوزەیران بۆایە لەبەر ئەوەی کە کاتی خۆی لە ساڵی 94 خەڵکێکی بێ دیفاع و بێ
بێچەک و تەرمی جەنازەیە سەرکردەیەکی پارتیان پێ بوو لەبەر دەمی لە خوشوارەوە ڕۆژن تەقایان لێکرا نزیکەی 27 کەسیان لێ شەهید کردن نزیکەی 40 کەس شتانە بیر ناکرا بۆ بەرنامەکەی جەناب ئەمڕۆ لەسەرەوە وایە وەکو چۆن لە ساحەبەی شوبار بەرنامەیەکە دەکە ئەو بەرنامەیەشی لەسەرەوە وایە بەنسبەت تەوەرەکەی جەنابیش من ئەڵێم لە سانەوە پێنجی معارەزە دیموکراتی ناشید نەکات چونکە خەڵکێکی زۆر دەدەروێتە ناو وڵاتەکەمان ئەڵێ وڵاتێکی پێشکەوتووە وڵاتێکی دیموکراتیە بەڵام ئەوان ناشیدین یەکەن بە ڕەژ ئەڵێن سپی و بە سپیش ئەڵێن ڕەژ هیچ شتێکی وەکو خۆی ناین و دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم. بەڵێ زۆر سپاس بەڵام زۆر جار ڕێکخراوی هیومان ڕایتس ووچ ڕێکخراوەکانی چاودێری نێودەوڵەتی لەسەر ڕەوشی هەرێمی کوردستان بە تایبەتی ڕەوشی ڕۆژنامەگیری ڕەوشی مافی مرۆڤ ئەوانیش گلەیان هەیە بەرحال نزار لە شاری کەرکووکەوە فەرموو. سڵاوەڕێزم سەرچاوم کای نزار دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم پێشەکی سپاس بوو تۆ. بەرنامەکە سەرکەوتووە وەڵام من پێم وابێ لەسەر تەوەرەکە بوونی سیستەمی دیموکراسی لە هەرێمی کوردستاندا سەرکەوتوو بووە بەڵام لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بە تایبەتی گۆڕان ئەو هەرای ناوەتە تۆ کاڵە سیستەمی دیموکراسی ئەشکالیتایەوە لەلایەن هەوان و ئەشکالیتایە ئێستا بۆ نمونە هەولێری پایتەخت هەموو چین و توێژەکان ڕووی تێیەکەن بە شێوەیەکی زۆر دیموکراسی ڕاو بۆ چوونی خۆیان دەرە بڕن بێش ئەشکارێک بەڵام هەنێ لایەن هەیە بە شێوەیەک باس لە سیستەمی دیموکراسیەکەن ئەمە کردووە بە فەڵەستین و ئەفغانستان بە پێچوانەوە نیە خەڵکی بەچاو خۆی دەبینێت و مرتاحە بوو جۆرە ژیانێکە لە هەرێمی کوردستانەیە بەڕاستی ئەوە ئێمە بێک لێ بکەین لە شاری کەرکووک کە تەقینەوە و ئاژا و شتەیە ئێستا ئێمە بۆ ئاڕازین بەس خەڵکینی هەرێمی کوردستان بەو شێوەیە ناڕزایە نێویش نازانم وەزەکە لایەنەوە پۆزەکان بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆ گۆران نەسڕەدین لە سەرەتووری کۆمەڵاتی پێجێنارتی ئەنووسێ بێگومان دەسەڵات پشکی شێری بەردەکەوێت لە ئاراستەکردنی حکوومەت چ دموکراسی بێت یان دیکتاتۆری هەروەها ڕەواند شەفیقیش ئەنووسێ بەڕای من ئەو لایەنەی هەڵبژاردن دوا دەخە ئەزموونی دموکراسی هەرێمیش لەکەدارەکە هەروەها بەڕێزان کوردستان ئەحمەدیش ئەنووسێ هەرێمی کوردستان کێشەیەکی ئاڵۆزدایە خەلکردنی کەمێک ئاڵۆز لەبەر ئەوە پێویستی بە ڕۆشنبیری تاکو بە دیموکراسیکردنی خێزان و هەموو بارەکان هەیە دڵشاد زاخۆ لە بەرەیە ڤیدیۆ سکایپت گەلمە کەرم کە کەرم کە بەڵێ ئێوار باش کاکە چۆن باشتر بۆ تە هەر بژیت ئێوار باش باشتر کەرم کە برایە من ئەزموونە دیموکراتیا کوردستانی نوکە نمونەیە نەبتونی شاقڵاوسات بەلو سەرانسەری جیهانی نمونەیە و سەبایەت بابەتێتە عیبکن ما دیموکراسیت کردستانی بود لازم یک بود تیویه بن و سربخواکان و کو کانال انارتی و دو اپوزیسیون اف هر دولا کدین ململانه که دوجی هفدو بو که امکان کردستانی شواندن دیموکراتی و عیدارکینا دیموکراتیت کردستانی که اف کار ابتنه ای لاین دی چکریه لاین دی تو هیچ شویه که مفاوض ناگهانی در کردستانش بلی عیبکناوان و عیبکنا کردستان هگه دیموکراتیت سیستمی دموکراتی کردستان نمونه سرانسری جهانی نه بس شاقل آسا وای بابو کەواتە بەڕێزانە کوکای دڵشاد دەبێژیت دیموکراسیەتە ئۆریجینال في وڵاتی دا هەیە بێگومان دەبێژیژی کەناڵێ ئێنارتی و کەناڵی دی ئۆپۆزیسیۆنەوە ڕەوشە هەرێما کوردستانی عیبدار دکەن ئایا لەوێ هەرێما کوردستان بتنێ هەموو بنڤن چاوێت خۆ بنەقینن بێژین بە حەشتە شاما شەریفە فڵاتە تەمام هەموو تش سەرسکەیت دچن و ڕەوشگەلێک باشە شەفافیەت هەیە خزمەت گوزاری وەکو پێویستە دموکراسیەت هەیە هەر کەسێک دکارە بە ئازادی باغوا لە زاخۆ خەل بە ئازادی دگەرە نایێتە تەحیم بارانکردن و هێلکە بارانکردن خەڵێکی لەوێرە پەلەمەڕە کەمپینا ناهێتە دان خەڵێک بە ئازادی تێت و چیت و حتا داویە دیتنەوە فعلەن ئەف کەناڵانە ڕەوشە vê herêmê têk didin an bêguman aliyên dinciyekî bûveyekî hene belê. Kemal Kerkûk fermû. Kay Kemal? Em katetan daş destxweşîtan lêkim bo em bername ciwanî ke bo em êvaredatan naw bo babetekeş. Zor spas ême li xizmetan dayin. Ew xal Belê. Kay Kemal? Kay Kemal? هیوادارین کاک کەمال دووبارە بێتە سەرخەت و سەرنجی خۆی تەواو بکات. دایکی ئاواز لە هەولێرە فەرموو. ئەم کاتەوە باش. سەرچاو هەموو کاتێکت. زۆر سپاس دەستخۆشیەوە ئەرکەت لێکم بەڕێزم. زۆر سپاس بۆ تۆ. بەنسبەتەوەی ئەوەن دیموکراتی کامەیە دیموکراتی. وەڵڵی ئەوەی دیموکراتی لە کوردستانە نییە. مافی بەشەر نییە لە کوردستانە بزانە سێ ئەو خەڵکە چی بەسەر هاتووە. ئەو ڕۆژنامە نووسانە کە خۆتان بەتاوی خۆتان ئیبینن پیان پێ ناکرێت. من لەخوا بەزار بە کەسم ڕۆژنامە دەزیە بەڵام وەکو کە لە کەناڵەکانەوەی بینم زۆر بەزەین پیانە دێتەوە
گەنجێکی وا ئیهانەتەکرێ ئەچیتە دەستگاکان هیچ شتێکە بۆ ناکرێ یعنی ئەچی بە حسابی بەشەر بۆ کە کابرا بەرپرسێکە تۆ ئەچی لە دەرگاکەی ئەوەستی ئیشێکت پێتێگینا بۆ ئەچیتە دەرگای حسابە بۆ ناکە ئەمە دیموکراتیە ئێمە 20 ساڵە چاوەڕێمانە کوردستان ئازاد بۆ الحەمدولله کە شتێک بۆ فەقیر بکرێ هیچ نەکراوە 20 تر چاوەڕێ بکەین یەکێکی تر ببێ بە سەرۆک کەواتە ئەدی بە 30 ساڵە و خەڵکە هەمووی تەمەنێ فەوتێ ئەمە چ دیموکراتیە بەڵێ بەڵێ اینجا ئەمە کەی وەزع و خەڵکەکە بەڵێ سوپاس بۆ سەرنجی تۆ ژیان لە شاری سلێمانی فەرموو ئەم کاتت باش سەرچاوم هەموو کاتێکت برای بەڕێز دیارە ئەو تەوەری جەنابەت هەڵبژاردووە تەوەرێکی زۆر هەستیار و گرنگە لەگەڵ ئەوەی کە ئێمەی میلەتی کورد کە لە چەندین ساڵ ژێدەستە بووین بەڵام کە ئێمە کەسێکەکەی ئێستا زۆر بە خێرایی هەنگاو ئەنین بەرەو دیموکراسی کاتوانم بڵێم نمونەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوش قسەی من نییە تۆ کاتێ بتەوێت ڕاستیەکانی خۆت بسەلمێنی ئەبێ نمونە بێنیت ئەویش ئەو نمونەیە کە سەرۆکی شاندی پەرلەمانتارانی ئەوروپا بە سەرۆکی هەرێمی وت من سەردا ئەلەوێنم بۆ ئەو شێوازە دیموکراسی کە لە هەرێمەکەی ئێوە هەیە خۆزگا ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گشتی و عێراقیش بە تایبەتی چاوی لەم شێوە دیموکراسی ئێوە بکردایە و هەروەها نمونەیەکی تریشت بۆ هێنمەوە کاتێکە سەرۆکی هەرێمەکەی ئێمە کاتێکە مەدالیای ئاشتی و دیموکراسی وەرگێ لە ئیتالیا واتە مانای وایە هەرێمەکەی ئێمە هەرێمەکە هەنگاو ئەنیە بەرەو دیموکراسی و پرسیارێکش لەکەم دیموکراسی مانای چییە مانای حکمی شعب کێ ئەو کەسێک کە ئەوێت بەڵێ ئەو سەرنجی ژیانخان بۆ بەڕێزان فعلەن ئەوەی واڵەیە کە سەرۆکی شاندێکی پەرلەمانی ئەوروپا سەر بۆ دیموکراسی هەرێمی کوردستان داوێنێ کە بێگومان ئەوەکو سەرنجی خۆی ئەم لێدوانە سازە ئەگەر وا بفعلن لە هەرێمی کوردستان ئەمەندە دیموکراسیەکی وای لە هەیە کە وڵاتانی ئەوروپا بەم شێوەیە سوژدەی بوو ببن ئەگەر وا هەبێ ئەی بۆ خەڵێکی ئۆپۆزیسیۆن لایەنەکانی تر سەرنجیان هەیە لەسەر ڕەوشەکە بڵێ محەممەد لە شاری سلێمانی فەرموو کاتێک باش سەر چاو زۆر سێرە ئەو بەرنامەیەوە ئەو کەناڵەیەوە ڕێگە بە هەموو شتێکە دەبا ئەوەی لەژێر بەڕێ بێت توانبی خاتە سەر بەڕە بەڵام ڕۆژێکی وە کۆمڕۆکە سیانزەی حوزێرانە گەورەترین کارەساز و لە سلێمانیە دەبڕایە ئەم ڕۆکەوتەوەرێکتە لەسەر ئەو تەوەرە دابەزانتایە ئەکرێ جەنابەت باسیەوە بکەی فەرموو دوامینیش دیموکراسیە لە کوردستانە لەبەرەوەی زۆربەی زۆری ڕۆشنبیرانی ئێمە پاشکۆی حیزبەکانن ئایا کچی لە زانکۆ بێت چی لە دەسەڵاتا بێت لە هەر جێگایەکا بێت کە لەبەرەوە کە پاشکۆی حیزبەکان بن ناتوان بۆ شێوەی وەکو ئەوروپا دەربچێت بەڵێ زۆر سپاس بەڵێ سپاس بۆ تۆ حەمیل لە هەولێری پایتەختەوە فەرموو ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە سەر چاوم هەموو کاتێکت دیارە تەوەرێکی زۆر زۆر جوانە بەڕاستی بەڕای من ئێمە ڕۆشنبیرمان هەیە بەڵام ڕۆشنبیرەکانمان تەقلیدین بەلایەنگیری قسە دەکەن ڕۆشنبیری پارتی ڕۆشنبیری یەکێتی ڕۆشنبیری گۆڕان ڕۆشنبیری یەکگرتو ڕۆشنبیری کۆمەڵ ڕۆشنبیری چەپ ڕۆشنبیری ڕاتەوە مەلای ئاینی پارتی مەلای یەکێتی مەلای گۆڕان مەلای یەکگرتو مەلای دیموکرات کورە مەلای نازانم چی ئەوجا مامۆستای زانکۆ وەرە خوارە دیسان مامۆستای زانکۆی پارتی مامۆستای زانکۆی یەکێتی یعنی ئەو ڕۆشنبیری هەمان یا ڕۆشنبیرێکی عەرەبی یا ئێرە ڕۆشنبیرێکی فارسی یا ڕۆشنبیرێکی تورکیا یعنی لە سەپاندنی ڕاستەکاندان دەست ناخەنە شوار ڕەگ و ڕیشەی رەخلەکان جاواتی بێ یەکێتی بێ گۆڕان بێ هەوڵی بەمەدەریکردنی ئەو کۆمەلگا نادەن یا شارتێتی دەکەن هەولێرچێتی سلێمانچێتی درۆکچێتی بادینیچێتی سۆرانیچێتی نازانم چی کاکە تۆ بۆ بەلایانی قسە ناکەی جا ڕۆشنبیرە سیاسیەکانیش بۆ کۆمەلگایە دروست بوون بە هەمان عەقڵیەت بە هەمان عەقڵیەتی ڕۆشنبیرانی هەولێر سلێمانی بڕۆ ساخانە گەوریەکان بەڵێ بابێ دەریا ئەلدووکت گەلمای کەرم کە بابێ دەریا کەرم کە ئەم باش ئینگەلی سوپاس برای من ئەو ئازادیە بگەبل کوردستانی هەی چۆ ئەردانینە بۆ یەکی بگەبێ ئازادیە کوردستانی هەی هەر قەناتێک ڕەخنەکل یەکی بگیرێت معنی توندی بەر یەتاغ بیتن هەر کەسێکی تێدەتە شۆرە خبرت بشتە حکومەتی خبرت بشتە دەسەڵاتی خبرت بشتە حتى مسؤول بارزاني يقاطع بيجي حتى هم يتشتي بيجي يعني كذا شنو بيجي هذا آزادی هنده آزادی چه در بغداد العراق هذا فرق ماذا تنتي روزي 20 طاقم يكنا ايجل في تيتا كشتن يوم ايجي تيتا قطوني يتيتا جرتن آزادی بومن شنو قراشة واجد الرحمة قناتات بيجي سر بخويا افقاناتا نسر بخويا بري خدي بري چند روزه من بري خدي اجتماعي بسر قورانا اجتماعي كر نام شيرون اجتماعي را دركت
هوا یک قنات هواش بحثی نکرد قنات هوا بحثی نکرد که اف کومبیناتشا اف بوچی درکد او تو دکاری پرساری شام کی بگو من به کنفرانس تر حزب کلانی سیاسی کنفرانس و کنگرین خودی کنت ام جی روشوان و کو پیوسته کر آخفنه کی بید و آخفنه در انجام کی بگیرین گرای گشتی اگدار بید ام بلاف دکنیا یجی بگم ما بلاف کربو بشیر البردراش بر ویدیو سکایپ کردم که کای بشی افراوشی تو چات هستن باشی گلکس پاس بوده بو چون امن لوازمون دموکراسی در ما کردستان در زیاتر و دیگه بو احزاب سیاسی چونکو ابرو شنبیر سیاستمدارت مهین نهول کردستان همه سر به احزابانه اگر سر احزاب آجین چند یعنی خراب بدید نه آن احزاب گوشه گیر کنن چه سبب خود خراب نه پس هر روشنبیر لانک بیتن بخوب بو احزاب خورا کشیدن جبر هند دموکراسی برف لوازبوند چید اگر احزاب یکرتی بن بگمان پروسه سیاسی برف پیش ودی چید و زور برای پیش بده چید نه گرتن احزاب سیاسی دیویت لوازبونا دموکراسی ده هرما کردستان دا براستی بله ولی سپاس بو سرنجاتا که بشیره بله برز عندنا هذا لرما کردستان پیشتی 25 هفت ازمونه که نوش دایگ بو بحث اوج ازمونه جدایبونا اپوزیسیون لرما کردستان آیا به اپوزیسیون حیا چنده کاریه خدمت پیش خصنا جواکیب که هذا احزاب اند صلاد بشویکی گشتی احزاب کردستان واکو گلک سرنج هاتین روشنبیر پتریا روشنبیران روزنامه‌وانان پتریا مامۆستایان زانینگێ هەموو ji ber bercewendiyên xwe ji ber dezveyînana weku dibêjin pile û postan û pare û demekî baş e ew girêdayê ehzaban bitaybetî jî ehzabên evê de salatdar eger girêdayên ehzaban jî gelo heya çandê giring ev roşenbîre bizan be ew hinda sala xwendî hindel mêjiyewî de heye ev weku erkekî exlaqî teviya bû xizmeta pêşxistina civakê bikarbîne nek bu bercewendiya layinekê siyasî ser endek bercewendiyên xwe ku bêguman ev weku çavdêr dibêjin weku pisporên vê rewşê dibêjin ladana ji erkê rastaqîneyê xwe ku bû pêşxistina komelgê ye Cemal Şerê Hewlêre ew fermû اكاد جاري وارد باش serçawm kayk Cemal صاد ودرابت اكاد جاو توري كنوسيتا براسي تنباز وتورج كتنا وسر شاشكات توريتي باشتر لوي چونك اول لنا همو خلشي روشنبيري وخلشي تيجشتي كلا وضع سياسي كردستان تبقى زور باش دزاني چن كنالك كردستاني ديمقراطي كردستانيان ناشرين كردوا ديمقراطي كردستانيان سلوبن كردوا لحد كنالي وكل كنالك اي دنابشتان اما رخنا الى كنالك اي دنابتان اما لا خدمت دام بلام لسر چی من ناشرين من كردوا حاجه كما بزن بو اما شکر حالا من كدي براس كينو اتراوسا چونك هيد روزا در روزان ايوه ما نبيني وكاب بلن او كردستان صوص كراو كردستان مور كراو كردستان خدمت كردستان حكومتي تدايا تنها ايوه من على كان شريك بري يعني ساعات هش زامتاي كتاب خانه كان فريدن بلن او انتفاضينا تنجين بو كتاب خانه بابا جان تيجيشني كردستان وانا دي ديمقراطي كردستان ايوه ناشين بله برزن اما پیمان باش رخنه هبی رخنه که جدی بله اما وکو کنال نارتی بگو من روشی کردستان کو خوی ما گوازینه ولی کردستان اند بحشت نیه کردستانی جهنم نیه وکو عندك لين اكن بحشت عندك دزگار راگی هند بگو من ببیناو هنانیا لگر رزمان بویان هندکی شی کن جهنم اما روی راستقینه امولاتا پیشانی وادین خدمت گزاریه که به چالاکی که بیام چالاکی تأثیری کی نوعی هبه بو پروژه‌ای کی خدمت گزاری خلکی کردستان اما یکم کنالین تختیه کم بدو ادا چون یکم بگو ما رخنا شبه بلا زمانی خلکی کردستان و کی شی که ما وش طرح حکین بله اصول شهر سلیمانی فرمو کارا کاتر باش سرچاو زۆر سواز دیارە تەوەرێکی جوانە بەڵام بەڕاستی من سیرم لە ئاقلێتی کەسانی وەکو کاکسەردار و ئەمسالەکانی کاکسەردار دێت لە سلێمانیەوە کە کاتێک دەمی هەچ کەسێکێتەوە ئەمڕۆ ئەڵێ ئەوە معارەزەیە ئەزمموی کوردستان ناشرینەکە و ڕوویەکی ناشرین پیشانی دەرەوە ئەیە بەڵام ئەوە لایەنی معارەزەیە کە لە دوای دروستبوونی ئۆپشنێکی زۆر بەقووەت کە توانیان بەڕاستی ڕوویەکی جوان پیشانی ئەم دەسەڵاتی ئێستا بن ئەوە لایەنی دەسەڵاتە بەڕاستی باوەڕیان بە دەساودەستی دەسەڵات نییەوە ناتوانن بەڕاستی ئەو کەسانی کە چوونە سەر مێزەکانیان سەر کورسەکانیان بێنە خوارەوانێ دەسەڵاتی خۆیان بەجێ بێڵن بۆ کەسانێکە یعنی بەڕاستی سیرمان لێ نازانمانە یان کاتێک ئەڵێن وڵا کەناڵەکەی ئێوەی ڕاستە هەچ کەسێک کە لە کوردستانە چی کەناڵ و چی لانی معارەزە کێشە و معانات و مشکلەکانیان بۆ خەڵک خستە ڕوو ئەوە بەڕاستی ئەمانە ئەزمموی کوردستان تێگەین بەداخەوە بۆ کەسانێک بەم شوێنەکە و سوپاسانێک ولی سپاس بۆ تۆ بەرزان پشتی وێ ناو بەرێل سەرامان تەوەرەم دێ بەردەوام بین
دەم باشە بەڕێزان لەسەر تورێ کۆمەڵاتی ئەحمەد عەبدوڵڵا نووسێ ئەوانەی هاتوونەتە سەر حازری و شیاوی سپاردنی هیچ کارێک نین و ئەوانەی کە هیچ هەڵوێستێکیشیان بەرامبەر ئەوان نییە کە خەریکە دەکەوێتە مەترسیەکی گەورەوە هەروەها نازک دهۆکە دەبێژێ ئەوێن ئەزمونی دموکراسی عیبدار دکەن ئەوێن ڕۆژنامەوانان دەکۆژن ئەوێن کەناڵە ئەوێن گەندەڵیە دکەن و ئەوێت بارەگا دەسۆژن هەروەها ڕازگوش هەوڕامیش ئەنووسێ ئەوانەی کە هەوڵەدەن هەڵبژارنەکان دوا بخەن کە خۆیان هەر لە دەسەڵات بمێنەوە هەروەها شێرزاد کوردستانیش تەماشەوانی نیژا دبنویسە بەڕاستی کایی دەستپێکی دموکراسی تی لەسەر دەستی ڕۆشنبیر و ڕاگەاندنی ڕۆشنبیر دەنگ و ڕەنگی ڕۆشنبیر لەدا کە بێت هەر ساتێک جێی ڕۆشنبیر و ڕۆژنامەوان دەنگ و ڕەنگ بە حەزب کرا ئەوە پرۆسەی دیموکراسی و دیموکراتیەت دەکەوێتە ژێر پرسیارەوە وەلە لەسەر هەمان پرس ئاکومان لەگەلە لە شاری سلێمان فەرموو کاتە باش سەرچاوم دیموکراسی نییە ئەگە هەش بێ نییە ئەگە هەش بێ دەزانی کێ حەیداری کردووە ئەوانەی کە 50 ساڵە لەسەر تەختی کورسین دانابەزن ئەوانەی کە تەزویرات دەکەن ئەوانەی نیوەی بە تەزویرات دێنن و نیوەکەی دیکە بە سەرۆک سامانەکەی خۆیان دایانکەینە کۆیلە برسیان دەکەن پارەیان پێدەن بۆی چەپڵیان بۆ لێدەن و دەنجیان بۆ بدەن ئەوانە دیموکراسیەت عیبدار دەکەن هەر چەندە دیموکراسیەتیش نییە ڕێژەکی کەمیش لە سلێمانی لە گەرمیان هەیە ئەویش لە دەربڕیندا زارزاری لە دەربڕیندا کەناڵێکی ئێوە دەسووتێ و دەبین کە خەڵکێکی دەکوژرێ لەسەر دوو قسەکە کردوێتی یعنی ئەمە دیموکراسیەت تەنها لە دەربڕینیش کاتێک کۆتایی پێدێ کە دەگاتە کە بتوێ ئەو دەربڕینیەکە دەری دەبڕێ بیکێ خۆ پێشاندان کە بیمان لە چ وڵاتێکدا بۆ سەرکردە 50 ساڵ لەسەر کورسی بێت دانەبەزێت لە چ وڵاتێکدا پێی دەگوتێت دیموکراسی نێوی پێش دەکە خەڵق و پێشاندان بکە لە هەولێر برایەکەم دیموکراسی بەڵێ کەواتە ئەوەی کاکە کواڵی فێلەن وایە بەڕێزان ئەن ئەوەی کە وەکو خۆیاڵی 50 ساڵە سەر کورسی ئەمێنێ ضرورەتێکی واقعەکەیە و ئیتر خەڵکی دەنگی پێدا و میزداقیەت هەیە ئەن فێلەن سەر پێنراوە ڕەوشێکی چوون ئێوە لێکە دەنەوە لە ئێستادا بەڵێ هەکار دۆکێت گەرمای کەرمکە بەڵێ کار چاوانی باشی ئەس باشم گەلێ سوپاس ئێوارەتە خۆش بیت یاتەژی گەلێک سوپاس هەوارێکی زۆر باشە ئەگەر مفاژێ بێت هەوارگرتن بەڵێ کەرمکە عیبکردنا دیموکراسیەتên هەرێما کوردستانê بێگومان نەشێن بێژینێ بە حەشتەوەکی تێگوتی ئان jî بینê cehname hemî tişt rêjeyî ye دیموکراسیەت هەیە و ولدی vê jiyana ev û em têda vê qunaxa em têda دیموکراسیەتê perêxuyê standî û her xelkek diçêt karî baxivî we der hizb bîre بەڵێ کاکە کار بەڵێ دیارە نڤار لە شاری هەولێرەوە فەرموو بەڵێ دیارە ئەوژی پەیوەندێکی بچرا بەڵێ تەماشەوانێ نیژا مەڵا بەختیار لێک لە کۆرێن خۆدا لە باژارە هەولێرێ و بێگومان بەرپرسێ دەسا کارگەریە یەکێتیان نیشتیمانیە کوردستانەیە یەکێتی ئێکیش هێزیان بە باندۆرە و بێگومان ئێکیش پارتیان دەسەڵاتدارە لە هەرێمێ دەبێژە ئەگەر حکوومەتە شێخ مەحموود نەخوێندەوارە هەڕفان بیت ئەف ئەزمونی دیموکراسیەمە هەندێک خوێندەواران عیبدار دەکێت هەندێک خوێندەوار vê ئەزمونی عیبدار دەکێت ئەو خوێندەوار کینە بەڕێزان ڕۆشنبیرن ڕۆژنامەوانن هونەرمەندن مامۆستایان زانینگەهێنە خوێندکارن وەزیرن پەرلەمانتارن بەرپرسێن حەزبانە کینە ئەڤە خۆر نخبا خوێندەوارەیە ئایا کی ئەو خوێندەوار کینە ئایا ئەزمونە هەرێما کوردستانێکی ئەزمونێکی دموکراسی بە فعلەن دموکراسیەتێکی ئۆریجینال بە ئایا تەسیرە ڕەخنە و ڕەخنەگرتنێ و کومەکە مەسایلێتن تەسیر هەیان ئەوە پێتر هاندەرێکن ji بۆ فعلەن چەسپاندنە بنامەیە دموکراسیە پەیداکردنا شەفافیەتێ نەهێلانا گەندەڵیە دروستکردنا ڕایە گشتی بەرچافڕۆنکردنا خەلکێک و فعلەن ئەرک و مافین خەلکی چنە گەل و بودجەچیە دەسەڵاتداریچیە حەزباتیکردنا ڕاستەقینەچیە جڤایکە سڤیلچیە دەستورچیە یاساچیە مافێوەکەڤیە حتا داویە چییە بەڵێ لقمان لە کێلارەوە فەرموو ئەلو ئەم کاتەدان باش سەرچام کاک لقمان بەڕێز تێبینیەک نێ لەسەر قسەی ئەو دوو برادەرەی کە ئاڵێ NRT و لە نۆپۆزیسیۆنەکان ڕەوشی کوردستانیان شێوانەوە ئەگەر سیاست هەیە لە کوردستانە و معنای سیاست ئەزانن لە یادی 30 ساڵەیەکە نیشتیمانیا برادەرێکی پارتی لە حەفلەی یەکێتیە هاوتەرکی کردو ئێستا فەسڵ کراوە ئایا ئەمە سیاستە ئایا خەڵکی ئی نەکرێت خەڵک لە بەرنیتی لە سیاست و ڕێز سیاستێکی لە و ڕێز لە ئەزمون خەڵکێکی هێت
باش ئەگەر ئەڵێن ئێمە یەکێکین و بووینەتەیەکی و ئێمە یەک حیز بوو یەکلایەن و بە یەک لیستا بەزین و خەڵک ئەتوانێت ڕای خۆی دەربڕێت باش ئەی فەسڵکردنی خەڵک چی و ناندڕینی خەڵک چی بۆ باڵگە ئەیڵێم و کابرایش ناسایی بۆما دەستان خۆش زۆر زۆر ساس دەکەم بەڵێ ئەوش سەرنجێکی وا دەرین لە پەیوەندەکان جێ بێ سامر لە هەولێرەوە سامی کاک سامی فەرموو کاکە و کاتت باش سەر چاوێت من دەم باش تاشی برام گەلێک سوپاس بتە کاکە دێمەقراطەت ئەوە دێمەقراطەتە لە هەولێر و لە دهۆکەیە لە چ ڕوویەکەوە دەبرێت لە سنووری پارتی ئەوە دێمەقراطەتە لە سێزدەی حوزێران کاری نێوشیوانە فەندی 20 قسوور کەسی کوشت مەید کاک سامی بێگومان ئەگەر بچینە تەفاسیلی ڕەتفعل دەبێت لەسەرەوە بێگومان دواتر ڕەتفعلی ترە بێ ئەمانەوێت لەسەر ئێسای وازەکە بە ئەو بەڕای تۆ ئەو جیاوازیە بوو لە هەولێر و دۆکێ و لە سلێمانینە لە کاتێککە حکوومەت هەرێمی کوردستان ئەڵێ دەسەڵاتی من دەسەڵاتی کرایە لەسەر هەرسی پارێزگاوە بۆ لەوێ هەیە و لێرە نیە وەکو تۆ سەرنجی خۆت بڵێ کە ئەو چی ئینتیمایکە لە لای تۆ دروست بووە ئەو دێمەقراطەتی لە هەولێر و لە دهۆکەیە بەڵێ فەرموو لە سلێمانیکەی و دێمەقراطەتە هەیە ساڵێک لەوە پێش 17 کەسیان کوشت بەلاش و علاژەوە دێمەقراطێت بوو دەبا سەر لە سووری هەولێر و دۆک ڕووبدا ولی برزان و دو بینەر هاتن یەکی کاناڵی سلێمانی دیموکراسیەتی پترە یەکێکڵێ نە هەولێر و دۆیەکی دیموکراسی پترە گەرەوە هێشتا ئەو دوو ئیداریە و ئیداری زەرد و سۆسک و پێیانەوە تا ئێستاماوە هەنی ئەو تەقارەبە لە بینی نە لێرە دیموکراسی پترە نەک لێرە دیموکراسی زیاترە بەڕای ئێوە لە هەردوو شوێن فعلا دیموکراسیەیە ئان لە هەردوو شوێن بێگومان دیموکراسیەتە گەر هەش بێکی دیموکراسیە ئان نییە بەڕای ئێوەی بەڕێز بەڵێ پێشەوە لە کێرکووکەوە فەرموو کاتە باش کاکەکان سەرچاوم حواڵە چۆنە باش قوربان هەربژیت گەلێک سوپاس من دەستخۆشی تەورەکەتان دەکەم بە نسبەت چێ بە دیموکراتی بەرە و ئەگدارەکە بەڕاستی بە قەناعەتی من سیستەمە لەبەرەوەی سیستەم چاوساغی ملەتە چ بەرەو چاکە چ بەرەو خراپە سیستەم دەیکا لەبەرەوەی هەر وڵاتێک ئەگەر دیموکراتی تێدا نەبوو ئۆپۆزیۆنی تێدا نەبوو واتە ئەو دیموکراتە خەوتووە ئێستا هەنێ برادەر بەڕاستی زۆر هجوومە کاتە سەر ئۆپۆزیسیۆنەوە من لەگەڵ ئێوەدا نیم ئۆپۆزیۆن هەنێ پێشنیار و هەنێ ڕخنەی هەیە و هەنێ شتی هێشتی چاکە بۆ ئەو ملەتە بەڵام بە ئاقاری حتا بۆ علاقات لەگەڵ دەرهاوسەکاندا لەگەڵ ئەقلیمدا ئەوە سیستەمە دەیکا نەوەکو لایەنی چیکە من چونکە سیستەم بەڕاستی چاوساغی ئەو سیستەمەیە یعنی هەڵبژێراوی ئەو ملەتەیە دەبێت سیستەم خۆی بە هەموو عیبەکانی خۆیدا بە هەموو کارە خراپەکانی بوو کاری چاک تەقدیم کا پرۆژەی چاک تەقدیم کا بۆ خەڵکی هەژاری کوردستان و من زۆر دەستخۆشی تەوەرەکەتان دەکەم بەڵێ سوپاس بۆ تۆ شڤان هەولێر گەلمای کەرمکە ئەو کاتت باش هەموو کاتێکت پشتی دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم سپاس بۆ تۆ زۆر بەڕێزی براجێ من پشتگیری لەو خوشکە بەڕێزە ئەکەم لە هەولێرەوە پەیوەندی پێوەکردندایکی ئاواز بەڵێ قسەکەی زۆر جوان بوو ئێمە 20 ساڵە سەرۆکێکمانێ هیچی بۆ ئێمە نەکردووە ئێوە باسی دیموکراتیت دەکەن دیموکراتێتی چی بە قوربان چ دیموکراتێتێکە ئەوە ئەی باس لەوە کا هەولێر زۆر پێشکەوتە بە تایبەت ئەگەر باسی هەولێر بکەین پێشکەوتی بە قوربانت بم ئەو شوێنانە پێشانەتن کە خۆیان پێ ئەڕێن دێنە ڕۆ بابێن ناوگەڕەکەکان تەسویرکەن بابێن ناو کوچە و کۆڵانە خراپەکان تەسویرکەن بۆ ئەچن پێش پارکەکان و بەردەمی مەتاڕۆوانە تەسویرەکەن بابێن ناو کۆڵانەکان بگەڕێن هەفتاری وەڵامی لە تەلەڤیزیۆن ئەبینن کان شوێنی خۆشە پیشانمانەدەن و ئەڵێن وەڵاوە دیموکراتێتە دیموکراتێتی چی چاوەڕێکەنە تا 20 ساڵی تر سەرۆکێک بێ هەتا ئەویش تێرە بێ ئێمە پیرە بینتەوە بڕۆ بەخێر خەلیل لە هەولێرەوە کاک خەلیل فەرموو تۆ چیاڵێ بۆ ڕۆژی ئێستا بە تایبەتی تەوەریمە فەرموو فەرموو بەڵێ وڵای تەوەرەکەتان زۆر جوانە دەستخۆشتان لێ دەکەین بەڵام بەداخەوە من تەماشا وەزنی کوردستان دەکەین وەزنی کوردستان زۆر ئارام و زۆر خۆشە ئەهمیەتی کوردستان بەرامبەری هەموو شتێکە لە دنیا ئەو ئەهمیەتە لە کوردستان هەیە لە هیچ جیهانێک نییە بەڵام بەداخەوە برادەران کە بە ئێلام و بە میدیاوە هێش سەر کوردستان دەکەن جێکی زۆر زۆر خراپە خەڵکانی باشن لە میدیای ئێوە بە تایبەتی جەنابەت و کاناڵەکەشن بۆ لە چ ڕوویەکەوە ئێمە چی بڵێن بەڕای تو باشە بێ ئێمە ڕای خۆمان ناداوە خەڵک قساکە خەڵکی ئەوە تۆ تەیدی وەزعەکەیەکە خەڵکی ڕخ ناگرێ هەردووکان سەرنجی خۆتان بەڵێ ناکرێ بەست و سەرنجی خۆ بدەی بەڵێ يعني براسي ولا هم جيران كانوا كردستان ايوه كردستان ساكدوتا زوزو خراب خلك وانا اميد ببازار شكاوى وزر خوشنيا ايوه مسببا ايوه مجاكان مسببا بله
ئەوی سەرنجی خۆت ڕێزوانەیە بۆ سەرنجی خۆت کاکی خەلیل هەولێرەوە بێگومان لەم شاشەیە ناکرێت هەموو بە یەکی ئاراستە بیر و کاتەوە لە بەرەوە لە کوردستانە تەوەجهاتی جیاجیاها ڕۆشنبیری تاکی کورد پێشکەوتووە میدیایەکە کاریگەری هەیە لەسەر ڕەوشەکە بەرحەز بۆ سەرنجی بەڕێستان ئەحمەدمان لەگەڵە الو فەرموو كاك احمد فرمو احمد خباط قضاء خباط بله برزان وار كوفيلي دهوك فوصاد نويسياد بيجا هەگەر سەحکینە کوردستانی بەرامبەر وڵاتێکی مازن وەکو تورکیا ئەvە چەندەها ساڵە دەوڵەت لە تورکیا جەندرمە لەسەر حسابە خۆ خزمەتە ملەتی خۆ دکەن بەتیری 20 لیرا ددەنێ بۆ هەیڤێ لە کوردستانی هەگەر پارە نەبیت خزمەتە ملەتی خۆ ناکەین هەروە کوڕە خەتەر بەمنەوەیە نووسێ لە کوردستانە مافی مرۆڤ هەیە و نەدیموکراسی هەر کەسێکیش بە چای واقعەوە بڕوانێت ئەوە بەرێک و پێکی دەبینێت هەروەها تاهیر خۆشناویش نووسێ بەرەزان لەسەر تووری کومەڵاتی پێیجێنارتی ئەوانەی پارە و قبولی ئەو پێشکەوتن و ئاسایشیان نییە کە ئێستا لە هەرێم هەیە واتە لە باشەکان خۆیان کردوونەتەوە و دەست خۆشی ناکەن بەڵام لە خراپەکان هەموو میدیەکان و ڕێگانە قسەی خەڵکی دژی دەسەڵاتان دەدەم بڵێ ئەحمەد لە خەباتەوە فەرموو سوالێکمانەیە دەربارەی وەی بەڵێ بەڵێ ئەنگۆ بەڕاستی عالەمتان ناگەناکەوە بەڕاستی والله عالم ئەگۆ نەبانە بورزە ئەمڕۆیی بوو ئەقای ئەمڕۆیی بوو خالەشین ڕۆیشت بوو نانیەوەی باوانە گۆ ڕازی وای خەڵک ناگەناکەوە بەڕاستی ئەس باش تێناگەم مەس نزانم پرسگەرێک چییە برم أقول هاي أو قناتي نقول خلك تنظر على كتون أمشي نعني أقول نباني أو برزتي اللي هم يدروا هم كتناودوا يعودي بله کاک مسپاس بوده هر چهات گود بی ملفری حالی نبوش برکو دنگی استودیو نازانم دنگی استودیو کو پیوست ناگات من به هر حال سپاس بسرنجی همو یه وی بررسی تر بچه راستی ببله کاول زا خود گرمه کای کاوا بله ایوار باش ایوار باشتر چوانی باشه گلک سپاس بوده کاک کار بله باسا دیموکراتیت بله دیموکراتیت اگر کردستان نبیا وی گافکی وی راجماندنا هنه دواشی بحث سروکه که آنجا بحثا پارلمان پرسما سروک حریمه که ها پرسما کی ازمونا دیموکراسی هرم عیب دارده که ازمونا دیموکراسی هرمه تو اگر ماسیت مبگی کرم که من قلت که هي آنينا وتوي بينرا بريار بدك هي عنا كيك يو هيا ديمقراطيات فول الكردستان يو هيا وفيغوفتي يو هيا وهندي سالو هندي بارزاني موبت ديمقراطيات الكردستان هابت يجي هشتي عبارة يوم يا شخصية ديمقراطيات فول الكردستان هريك شوية كيف أخو بحثا قلت كتواني هري فوري تو برنامج كدني خوري نعم كيف خانينا مشاركواتك تو أخلاقيات الصحفي كاردكين كيف خانينا نبيتش كيف ما بيتميتش الرئاسة والرئاسة وأخلاقيات ترقي خستي أفري أم بيبال جدي سرچ بابتك نافين وما مساقك الصحفية هي اللي تشارجو بين أرتي ده تشارجو في أتكيت أخلاقيات دم درنا كمين بمانين أم نتجاوزات جال عندك مسائل هذا كهميتش وكواقع وكبالجم سر تغفين بله جليل هوليرة وفرمو الو باشي سرچاو والد جالك سپاس دوركت چه برنامه چه ازمونی کردستان تکده که ازمونی ديمقراسي كردستان عيب دارك كردستان تكدا يكم ان ار تي لسر چی اساسي ان ار تي تشي دايا لسر چی آخر نمونيك من بله باي مشاكي حالا مان كردي براس كي نوتكايا همو كزاني انگو سر بقورانو اكري بالجيك من بيتي باي ليره همو راي قشتي اخر همو كسيك چي يعني خليك بلقى بينه دبيته وحتى الشويس روش تعد واضح شيء بقوران هذا او بلقى اي بس شلون لسه شركه واخر كان بلقى من بيتي لو انا ما شاء الله ما نبي باي الراي كشتي ازادي هي ادي اتو يعني هاو على بتصفيدك نقول له او هذا اتو همو كزاني ان ارتي سر بقوران اخر بلقيك ما بديتكايا باي ما برواب كاين بلقى بلقى هنا متصعد واضح بجو بالي قوران ان ارتي بارزان يك لو هنا ام هرمي كردستان قالك جار تومت بارك دني روجنا منوسان روشن بيران ببي بلقى اما سر بفلان حزب اما سر بفلان الا انا مسر بفلان ولاتي دركي اما سر بلقى ببي او بلقى كر بلقى اللي اخويا وشتيك ببي بلقى فريبدات فرمكاك جليل
تو انطباعك لسر هي رخنيك لسر هي كإما فعلا سر بفلان حزبين بالجمان بري بويا راي قشتي قدر به لغو توالي كاي هم كسي تاشان جرين جبرزان كقصي كي نمونه كي منطقي بيني بوي قناعات ما بيبيت بهرحال ازاد ما لقله لغا شاري سليماني كاي ازاد كلام كي ام كاتب باش سر چام همو كاتك كاكي جان ام كاتب باش همو كاتك زور بخير بي جناب ثاني كيك لو بالا لو كناڵانەی کەوا خۆتان عیبداری دیموکراسیەکەن لە هەرێم نمونەش بۆ ئەوە پێشتر ژیانخان ئیشارەی پێدا و کابراجمە بێ کە لەولێر چۆن وەسی دیموکراسی هەرێمی کوردستانی کرد ئەگەر جەنابەت بە خراپە باسی بکردایە ئەو کابرا ئەجنەبیە 100 جار جەنابەت لە قەناتەکەتەوە لە کەناڵەکەتەوە باسی تەکرد دەدوت ئەو کابرا ئەجنەبیە بە خراپە باسی ئەزموونی هەرێمی کردووە ئەگەر بە باشە بەڵێ ئەی بۆ مادام بە باشە باسی کرد ئەی بۆ جەنابەت لە قەناتەکەت و ئیشارەت پێنەدا ئەوەیە جەنابەت ئامادەیە ئەم شەو لە بەرنامەکەدا باسی ئەو کوشتارگەرەی سیازدە حوزەیران کە 140 کەسی تیا شەهید بوو ئەوا گەر دەربارەی تشی دەسەڵات وایە ئەوش بەڵێ بێگومان بۆ 16 حوزەیران 13 حوزەیران بەڕێزان ئەگەر سەیری تاریخی کورد بکەین سەیری تاریخی شۆڕەشەکانی کوردکە ئەم 11 حوزەیرانە ئەم هەفتەی شوباتە ئەم نازانم گەلێک شتی دیکە گەلێک ئەحداسی دیکە لە خلالی 22-21 ساڵی حکومڕانی هەرێمی کوردستان لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە شەڕی یەکتر سەرکوتکردنی خۆ پیشاندان تا دوای ئەمەش تا چەند بەڕای ئێوە علامەتی استیفام لەسەرەوەدانی کە ئەمە تا چەند ئەزموونی هەرێمی کوردستان عیبدارەکە ئەمەش تا چەند ئەوەیە کە فعلا بینەران خۆیان باسەکە یان فعلا کەسانی خوێندەوە لە ڕۆشنبیر عیبدارەکەن ئەم بەرحاڵە میویدارین سەرنجا بینەران بۆ ئالیین پەیوەندیدار لە هەموو ئالیان گەیشتە بێت گەل و کوڕا و شارێما کوردستانی ئەبدیم و پرۆسا دموکراسی وەکو دەبێژن هەیە چاوەکی عیبدار دکێت بەرحاڵ حتا سبەی وێرە جاردن بگەرمیان خزمەتەوە دکەین ئێوار باش ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە حەز دەکەم لێرەیە خوێندنەوەی خۆم پێشتر پێوە بکەم علاقات هەرێمە یانان باشووری گەل پارتێکی علاقاتەکە بەرهەتێن